لە یادی 45 ساڵەی جینۆسایدی کوردانی فەیلی لەلایەن حکوومەتی عێراقەوە تەوەرەی گەرمی ژووری هەواڵی ئەمشەو ئەم بابەتە دەبێت و بەرپرسیارەتی وەرکەکانی حکوومەتی عێراق بەرپرسیارەتی یاسایی و دەستوری بەرامبەر بە کوردانی فەیلی و جێبەجێکردنی وەرکەی کە لەسەر شانیەتی لەگەڵ میوانەکەم ئەم بابەتە تاوتوێ دەکەم بەڕێز عەلی فەیلی شرۆڤەکاری سیاسی کە لە ستودیۆ لەگەڵمە زۆر بەخێر بێ. 45 ساڵ بەسەرەوە تاوانەدا تێدەپەڕێت، بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە ساڵی 1924 لە سەردەمی پاشایەتی و کۆماری و دواتر حکوومەتی بەعسیش کوردانی فەیلی ڕوبەڕووی هێرش و ستەمکاری بوونەوە. بۆچی ئەمە بەرامبەر بە فەیلیەکان لە عێراق کراوە؟ سڵاو لە جەنابێت لە بینەرانی کوردستان 24 لەو ڕۆژە بەڕاستی دەبێ سەرێ ڕێز و نەوازیش بنوێنین لە ئاستی شەهیدانی کوردی فەیلی و شەهیدانی بزاوێ ڕزگاری خوازی کورد و سەروەری شەهیدان بارزانی نەمر و کاکدریسی هەمیشە زیندوو. بەڕاستی کیشەی کوردە فەیلیەکان لە عێراق هەر وەکو جەنابت ئاماژەت پێکرد لە 24ەوە دەست پێ کردووە لە ساڵی لە کاتێکی ناسنامەی عێراق بووە دەوڵەت و ئەو کاتە ناسنامەدا بەشکرا کی کوردە فەیلیەکان بۆ ئەوەیەکی نەچنە سەربازی لە لەشکری عوسمانی بکەن، ئەو کاتە یا ناسنامەی عوسمانی بوو یا تەبعیەی ئێرانی. ئەکسەرەن نەگەر کوردە فەیلیەکان زۆر لە عەرەبەکانیش تەبعیە ئێرانیان وەرگرت بۆ ئەوەیەکی نەچن لە لەشکری عوسمانی خزمەت نەکەن. پاشەوە لە ساڵی هەفتا هەندێک لە کوردە فەیلیەکان دەرکەران بەرەو ئێران، بەڵام بەو شێوە نەبوو. بەڵام لە ساڵی هێشتا بە تایبەتی لە مانگی چواری ساڵی هێشتا نزیکەی لە شاڵاوێکی یەکجار دڕندانە نزیکەی 600,000 کەس دەرکەران بۆ ئێران و 12,000 گەنجیانیش تا ئیسەبی سەر و شوونن ڕوفاتیشان تەسلیم نەکرایە و تقریبا 100,000 خانوبەر تا ئیسا کیشەی نزاعاتی مولکی لەسرە. یعنی ئەوە بە پێ دادگای تاوانەکانی عێراق ئەو تاوانە بە جینوساید ناسرا، بەڵام حکوومەتی عێراق نە ئەرکی دەستوری خۆی نە یاسایی خۆی نە ئەرکی ئەخلاقی خۆی بەرامبەر بە کوردە فەیلیەکان چی بربەستە لە بەردەمەوەی کە حکوومەتی عێراق بە مەرکانە هەڵناستێت و بەرامبەر بە قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەم ڕوودا و بنەماڵەکانیان هیچ هەنگاوێک نانێت؟ بربەستی ئەساسی ئەوەیە هەر مافی کەسێک بەدووین ساحبی خۆی بەدووە نەبوو کەس گوێ ناداتێ. کوردە فەیلیەکان بەداخەوە ئێمە دەڵێن یەک هەڵوێست و یەک دەنگ نین تا ئێستا. ئەوەیشتا بەڕاستی هۆکار زۆرن دابش بوونەتە سەر ئەحزابی کوردی و ئەحزابی ئیسلامی زیاتر، دەستی دەرەکیش لەو مەوزوع هەیە، چونکی شوونی نیشتەجی کوردە فەیلیەکان زۆر شوونێکی هەستیارە، یعنی بۆ دەوڵەتانی تر ئەمنی قەومیە، یعنی هەر لە نەفتخانە و خانەقین و مندلی و بەدرە و جەسان و زورباتیە و عەلی الغەربی و نوعمانیە و تا دەگاتە شەرقی عەرەب ئەوە بە دەریژایی 400 کیلومتر ئەوە لەگەڵ ئێران سنووریان هەیە. باشە بۆ ئێران باشتر خەڵکێک لەوەی بە هەستی تائیفیە بن نەک بە هەست و تینینەتەوەیە و لەوەی بن. طبعا ئەوە ئیشی لەسەر کرایە بە حەقیقەتەوە. باشە ئاماژەتان بەوە کرد کە پرسی کوردانی فەیلی ئەلبەتە لە ساڵی 2010 دوای 44 جار دانیشتنی دادگا بە جینۆساید ناسێنرا. چی کرا؟ ئایا ئەمە بە نێودوڵەتی کرا؟ ڕێکخراوەکانی مافی بمرۆڤ نەتەوەی گرتوەکان کەس هاتە سەر خەت لەسەر بابەتی کوردی؟ تا ئێستا ئەو مۆزوعە تەنها بە ئەو بڕیارە دەرچووە هیچ یعنی ئاسەواری ئەو تاوانە لەسەر کوردە فەیلیەکان هیچی چارەسەر نەکراوە، هەروەکو ئاماژەم پێکردن. ئێستا زۆرینەیان لە ئێران نەگەڕانەوەتەوە تا بۆ گەڕانەوەیان نەکراوە یا چونکە خانوبەریان نییە، خانوبارەکانیان تا ئێستا داگیر کراوە، مڵک و ئەملاکیان داگیر کراوە، قەرەبوو مادی نەکراینەتەوە، تا ئێستا کیشەی جنسییان هەیە، کیشەی ناسنامەیان هەیە تا ئێستا. یعنی بەڕاستی هەندیش زۆر شت هەیە، یعنی هەر بۆ حکوومەتی عێراق زۆر شەرمە ئەو شتانە تا ئێستا چارەسەر نەکرێ و کوردی فەیلیش هەموو دەزانن یعنی ڕۆڵی سەرەکییان هەبووە چ لە شۆڕشی ئەیلول چ لە ناو ئەحزابی عێراقیش لە ناو حزبی شوعی مەسەڵەن سکرتێری حزبی شوعی عەزیز الحاج ماوەیەکی کوردی فەیلیە ئەندامی هەموو حزبەکان کوردی فەیلیان تێدایە، بەڵام بەداخەوە بۆ مۆزوعی کوردی فەیلی تا ئێستا
هیچ نەکراین. باشە جارێک پێما بێ لە یەکێتی ئەوروپا و بارگای ناتۆک و هاوسۆزیەک ئاڵایەک هەڵکرا بۆ هاوسۆزی لەگەڵ کوردانی فەیلی ئایا ئەمە توانی هیچ هەلێک بڕەخسێنێت بۆی کە لەو ڕێگە و بتوانن لەگەڵ ناوەندانی و دەوڵەتیەکان لۆبیەک بکەن کارێک بکەن بۆی کە ئەوان بێنە سەر خەت فشار لەسەر حکوومەتی عێراق بکەن بۆم بابەتە؟ ئەوە شتێکی باش بوو هەندی چالاکوان ئەو مۆزوعیان کرد بەڵام بەداخەوە یعنی هەر یەک جار بوو یعنی هیچ بەدواچوون بۆ ئەو مۆزوعەکان نییە بەڵام ئێستا ئێمە ئومیدێکمان هەیە بەڕاستی ئێمە لە مانگی 5 2023 بە ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانی کۆنفرانسی زانستی بۆ جینوسایدی کوردەفێلیەکان لە هەولێر سازدرا بۆ ماوەی 3 ڕۆژ کۆنفرانسێکی زۆر گەورە بوو و لە ڕاستپاردەکانی جەنابی سەرۆک ئەوە بوو کە سنتەرێک بۆ بەدواچوون بۆ کاروباری کوردی فەیلی دابمەزرێ خۆشبەختانە ئەو سنتەرە ئیستا دامەزراوە بەڵام بڕێک تەخیر بۆ هۆکاریشەوەی سەر بنایەکەیان لە نۆژەنکردنەوەی لە ژێر نۆژەنکردنەوەیە کە ئەو سنتەرە دامەزرێ بە حقیقەت ئێمە ئومیدمان زۆرە کە ئەو سنتەرە بتوانێ زۆر لەو کیشانە چونکە هەر تایبەتمەندی ئەوەیە بە دوو ئەو کیشانە و ئەو علاجی چارەسەر ئەو گرفتانە. ئێستا داواکاری سەرەکی کوردانی فەیلی چیە؟ ئەوانەی بڕوانامەیان لێ سندراوەتەوە ناسنامەیان لێ سندراوەتەوە ڕاگوێزراون قوربانیان داوای چی دەکەن؟ بەخوای ئێمە گوتم لە عێراق تا ئێستا مەسەلەن ناسنامەی کوردی فەیلی لە بەشی ئەقامەی ئەوانەی ئەجنەبیەکانە بیانیەکانە یعنی ئەوە تا ئێستا هەر هەنیان لەسەرەکی وەکو عێراقی نییە زۆریان لەلیان زۆرینیان ناسنامەیان تا ئێستا نییە لە هەرێمی کوردستانیش بە حقیقەت ئێمە لێرە و لە جەنابی وەزیر داوا دەکەین ئەمە ئەوە مۆزوع لەگەڵ جەنابی سەرۆک باسم کرد گوتی لەگەڵ وەزیر ئێمە پاش ئینتیفازە تعداد فەرعی کراوە بۆ کوردە فەیلیەکان ئێستا ئەو تعداد فەرعیە لە پاش ڕووداوەکانی 2017 داخراوە یعنی کوردی فەیلی ئێستا لە هەرێمیش ناتوانێت من لێرە داوا لە جەنابی وەزیر ناخۆ دەکەم ئەمر بکە بۆ کوردە فەیلیەکان چونکە ئەوانە عێراقیین کوردن دیارە هیچ کیشیان لەسەر نییە ئەو تعداد فەرعیە بە ئاگری خەڵک عێراقیش کێشە دروست دەکات بۆی کە لە هەرێمیش کاروبار بەڵێ یعنی ئەو مۆزوعە چونکە ئێمە بە ئاگری خەڵکی تر دەسووتێن بە حقیقەت ئەو تعداد فەرعیە سە داخراوە لە ناسنامە ئێستا کوردی فەیلی لە هەرێمی کوردستان ئەوەکی پاش ئینتیفازە لێرە جنسیە وەرگردووە ئەگەر منداڵی هەبێ ناتوانێت تۆماری بکە یعنی ئەوە بە حقیقەت کیشێکی زۆر گەورەیە. باشە ئەوەی کە ئاماژەتان بەوە کرد کە سنتەرێک دەکرێتەوە بۆی کە لێکۆڵینەوە لە کەیسی کوردانی فەیلی بکرێت حکوومەتی عێراقیش بەرپرسیار بکرێت لەو تاوانانی کە کراوە بۆ قەرەبووکردنەوەی بنەماڵی قوربانیان بە تایبەتی ئەوەی کە پێویستە لە ڕێگەی و سنتەرەوە بکرێت و فشار بکرێتە سەر حکوومەتی عێراق ئایا دەتوانێت هەنگاوێکی لەو شێوە بنرێت؟ بەتەکید یعنی ئەو سنتەر هەر ئەرکی سەرەکی ئەوەیە بە دواچوون یەکمین کەیسی ئەوانە بە دواچوون بۆ ڕووفاتی 12,000 گەنجی کوردی فەیلیە تا ئێستا بێسەر و شوونن و ڕفاتیشان ڕادستی کەس و کاریان نەکرایە مەسلەی قەرەبووکردنەوەی مادی و معنەویە مەسلەی ئەو خانوبەریان 100,000 ئەملاکیان ئێستا تا ئێستا دەست بەسەر داگیرایە کە بە حقیقەت ڕاستە حکوومەتی عێراق بڕیاری دەرکردە بەس ئەو بڕیارە عملی نییە مەسەڵەن دەڵێ قەرەبوو بکرێنەوە باشە خانێکی مەسەڵەن بە 4 میلیارە 5 میلیارە دەڵێ ساڵێکی 10 میلیۆنی بدەنێ ئەوە قەرەبووکردنەوە نییە ئەو 50 ساڵی تر قەرەبوو ناکرێنەوە لە کۆڵخۆکردنەوە لە کۆخۆکردنەوەیە یعنی هەر بڵێ شتێکی کرایە بەڵام ئەوە علاج نییە ئینشاءالله ئەو سنتەرە چونکە خەڵکێکی پسپۆر و شارەزا و هەر بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی ئینشاءالله بتوانن چارەسەری زۆر لە گیر و گرفتەکانی ئەو مۆزوع زۆر باش هیوادارینکەوە بێت بەڕێز ئەری فەیلیش ڕۆڤەکاری سیاسی زۆر سپاس کە لەگەڵ